لە ئێستادا یەکێک لەو گرفتانی کە لە هەرێمی کوردستانە بۆتە گرفتی سەرەکی بۆ شێواندن و پیسبوونی ژینگە مەسلەی بوونی پاژماوەی ماڵان و شوێنە گشتیەکانە کە بەداخەوە بەپێی ئەو داتەوە ئامارانەی کە بڵاوە کرێتەوە ئەگەر بە شێوەیەکی چۆنەڵێ کتوپڕی چارەسەر نەکرێ لە داهاتووە هەرێمی کوردستان دەبێتە سەرچاوەیەکی مەترسیدار بۆ تێکدان و پیسبوونی ژینگە لەبەرەوەی لە ئێستاە بەپێی ئامارە فەرمیەکان لە هەرێمی کوردستانە ڕۆژانە نزیکەی زیاد لە 7,000 تەن پاژماوەمان هەیە. ئەم 7,000 تەنە ئەگەر ئێمە پۆلێنی بکەین لە 150 نزیکەی پاژماوەی خۆراکی ماڵان و شوێنە گشتیەکانە کە ئەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ تەندروستی لایەنە تەندروستیەکەی مەترسیەکەی لە پاژماوەکە زیاترە، بەڵام لەوەش مەترسی زیاترەوەیەکە لە 135 پاژماوەی ماڵان و شوێنە گشتەکان لە ئێستا لە هەرێمی کوردستانە پەیوەستە بە مادە پلاستیکیەکان. لە هەرێمی کوردستانە ئەوەی کە باسمان کرد بەهۆی ئەو کرانەوەی یاخود بەبێ ئەو سانسۆر نەخستنە سەر کەلوپەلانی کە دێتە هەرێمی کوردستانەوە کە بەداخەوە هەرێمی کوردستان وەکو زبڵدانێکی لێهاتووە بۆ پاژماوە یاخود خۆراک و کەلوپەلەکانی وڵاتانی دراوسێ وڵاتانی جیهانی، بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ هەرێمی کوردستان لە ڕۆی زۆربوونی پاژماوەوە مەترسیەکەی زیاتر بێت. لەبەرەوەی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ 100 ساڵێکی ڕادا بڵێن پێشووتر هەستەکەین کە ئەو پاژماوانی کە ئێستا بوونیان هەیە فڕێ ئەدرێ ڕۆژانە بڵێن ژینگە پارێزەکان کۆیەکەنەوە ماوەی 15 ساڵ 20 ساڵ زیاتر یاخود پێشتر ئەم پاژماوانە هیچ بوونی نەبوو لە هەرێمی کوردستانە. بۆیە ئەگەر ئێستا ئێمە سەیریکەین لە هەرێمی کوردستانە لە شارە گەورەکان زبڵدان دروست بووە بۆتە یەکێک لەو سەرچاوانەی کە بۆنی ناخۆش لایەنی تەندروستی و شێواندنی ئەو خاکەوە تەنانەت ئەگەر سەرچاوەکانی ئاویش لێوەی نزیک بوو بێ ئەوە بۆتە مەترسیەکی گەورە لەسەر سەرجەم پێکاتە سەرەکیەکانی ژینگە لە هەرێمی کوردستانە. لە هەمومان نەزانی لەبەری و ئاماژەمان بەوە کرد کە بە شێوەیەکی هەڕەمەکی ئەم پاژماوانە فڕێ ئەدرێ ئەبێتە هۆکاری پیسبوونی زەوی و دەبێتە هۆکاری بڵاوبوونەوەی بەشێک لەو نەخۆشیە گوازراوانەی کە ئێمە بەداخەوە لە وڵاتێکە ئاژین بەشێک لە پاژماوە پزیشکیەکانیش تێکەڵی پاژماوە خۆراکیەکان و مادەکانی ترەکرێ و لە هەمان کاتە ئێستا کۆمەڵێ خەڵک بۆ دەستکەوتنی بژێوی ژیانی خۆیان لەوێ ڕۆژانە کارەکەن، ئەمە یەکێکە لە مەترسیە تەندروستیەکان. دواتر بەشێک لەو هاوڵاتە بەڕێزانە بۆ بژێوی ژیانی ڕۆژانی خۆیان بۆ نمونە بەشێکی ئاگرەدەن کەواتە ئەمەش جارێکی در ئەم پاژماوانە بێتە هۆکاری پیسبوونی هەوای بەشێک لە شارەکان و لە ماوەی ڕابردووە ئێمە بیسەری ئەوە بووین کە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان بۆنێکی ناخۆش ئەبیانی بڵاوە بێتەوە بەتایبەتی لە شەوانە دەرکەوت کە ئەم پاژماوانە لەلایەن هاوڵاتیانە ئەسووتێنرێ جارێکی تر بۆ نمونە دووکەڵ و پاژماوەکەی ئەچێتەوە ناو شار و شارۆچکەکان و وەکو ئاماژەمان پێکرد ئێستا ئێمە لە شارەکانی هەرێمی کوردستانە بەتایبەتی لە هەندێک ناوچەی دیاری کراو بەداخەوە زبڵدانێکی گەورە دروست بووە پێشتر لە هەولێرەکانی قرژاڵە لە سلێمانی لە تانجەرۆ لە نێوان قەزای چەمچەماڵ و ناحەی تەکیە شاخێک لە پاژماوە دروست بوو. ئەگەر بێت و جارێکی تر ئەم پاژماوانە چارەسەر نەکرێ ئەوە دڵنیا بن ئەو زەویانە جارێکی تر بە هیچ شێوەیەک بە کەڵکی بابەتی کشت و کاڵی و بەکارهێنان لەلایەن هاوڵاتیان ئەو نابێت. پێی یاساکە سێ شت هەیە ئەڵێ بەکارنەهێنان کەم بەکارهێنان ڕیسایکل دەکرێت ئێمە ئەم سێ بڕگێ یاخود ئەم سیاسایە بۆ زۆر شتی بابەتی ژینگەی بەکاربێنین. ئێمە ئەگەر بمانەوێت چارەسەرێکی بنەڕەتی ئەم گرفتە لەسەر ئاستی هەرێم و تا حەدێ لەسەر ئاستی جیهانیش کراوە. یەکەم ئەوەیە دەبێ هاوڵاتیان یاخود کۆمپانیەکان ڕابهێنین لە سەرەتای کۆکردنەوەی پاژماوەکان بە تێکەڵی نەبێت جیا بکرێتەوە. ئەمە هەنگاوێکی زۆر باشە. دواتر حکومەت و کەرتی تایبەت بیر لەوە بکەنەوە لە هەموو شار و شارۆچکەیە بۆ نمونە کارگەی گەورەی ڕیسایکل دروست بکەن بۆەوەی ئەو پاژماوانەی کە فڕێ ئەدرێ لایەنی کەم جارێکی تر بەکاربهێنرێتەوە، لایەنی کەم جارێکی تر ئێمە بتوانین پێداویستەکانی تری هەرێمی کوردستانی پێدابینکەین. لەبەرەوەی من لە ماوەیە بە دوواداچوونێکم کردەوە بەشێک لەو مادە پلاستیکانی کە لە هەرێمی کوردستانە ئێستا بەکارەهێنرێ لە دەرەوەی وڵات بێکەوت کەواتە ئێمە خاوەنی دەبە پلاستیکەکانیش نین. کەواتە باشترین چارەسەر ئەوەیە کە جیاکردنەوەی پاژماوەکان کارگەکان هان بدرێ کە ڕیسایکل بکرێتەوە. لەبەرەوەی ئێمە ئەو کاتە سێ قازانجمان دەستەکەوێت بۆ بابەتی ئابووری خەڵک و حکومەت گرنگە، بابەتی ژینگەی گشتی گرنگە و بابەتی مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی و تەندروستی هاوڵاتیان ئەوە یەکێکی ترە لە بابەتە هەرە گرنگەکە.